لە کفری وەک کە هەمیشە ناوی کفری ئەهێنین مێژووی شاری کفریمان بە بیر دێتەوە کە شارێکە پڕە لە مێژوو پڕە لە چەندین شوێنی مێژووی گرنگ و ئەمەش وای کردووە هەمیشە گەشتیاران ڕۆ لەو شارە بکەن بۆ بینینی ئەم پارچە یاخود ئەم شوێنە مێژوویانە کە لەوێ هەیە و لە ساڵانی ڕابردوودا هەرچەنەمە شارێکی مێژوویە ئاکام بەڵام چەندین واتە گەشتیارێکی زۆر کەم ڕۆی لەوەیە کرد بەڵام ئێستادا لە گۆڕانکاریایەکە. بەڵێ سارا ئەگەر تێبینی بکەین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کەرتی گەشت و گوزاری بە شێوەیەکی بەرچاو پەرەسەردن و پێشکەوتنی بەخۆی بینیوە لە شاری کفری وەک تۆ باست کرد کفری بە شارێکی مێژووی ناسراوە جا چەندین شوێنەواری مێژووی تایە ئێمە چۆن بتوانین شوێنەواری مێژوویەکانی خۆمان بە شێوەیەکی گشتی وا بکەین کە لە ڕێی مۆزەخوانە بێت یاخود لە ڕێی هەر بابەتێکی ترۆ بێ کە سەرنجی گەشتیاران ڕابکێشین بۆ ئەوەی سەردانی ناوچەکە بکەن کفریش شێکە لەو ناوچانەی هەرێمی کوردستان یاخود لە گەرمیان کە چەندین شوێنەواری مێژووی تایە با بیرمان نەچێ باسی ئەوش بکەین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە هەوڵی بەڕێز قوبات تاڵبانی جێگیرسەرێکی حکوومەتی کوردستان چەندین پرۆژەی خزمەت گوزاری لە شاری کفری جێبەجێکراوە لەوانەشە گرنگیدان بە کەرتی گەشت و گوزاری لە ساڵی 2024 بەڕێز قوبات تاڵبانی سەردانی ناوچەی گەرمیانی کرد یەکێک لەو ناوچانەش سەردانی شاری کفری کرد. بەڵێ جا بۆی کە تاوای گۆڕانکاریەکان بزانین ڕێژەی گەشتیار لە ئێستادا چ گۆڕانکارێکی بەسەرا هاتووە لە چاو ساڵانی ڕابردووە گفتوگۆ لەگەڵ میوانەکەمانەکەین ڕەحیم کەریم بەڕێوەبەری گەشت و گوزاری کفری. سڵاو لێبێت کاک ڕەحیم ئەم کاتەوە باش سەرەتا بالەوە دەست پێ بکەم ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێستاە هەیە چین. بەیانی باش بەیانی ئێوە بینەرانی کورسانی بەڕێز باش زۆر سپاس بەم دەربەتە وەک جەنابتان ئاماژەتان پێدا کفری شارێکی دێرینە شارێکی مێژوویە مقەومات ئەوەی تای بێتە شارێکی گەشتیاری چووکە کۆمەڵێش شوێنەواری کۆنی تایە ئەتوانین ئیش لەسەری بکەین ئیشش لەسەری کراوە شوێنمانەیە نۆژەن کراوەتەوە وەکسەرای کفری تەقاڵتی کفری ئەوانە وەکو شوێنە مێژووەکان بۆ شوێن حەسانوێژ گەشتیاری بەندا باوە شاسوارمانەیە خۆشبەختانە دەرچی بەنداوەکە قۆناغ یەکەمی تەواو بووە پاکردنەوە و کۆنکریتکردنی قۆناغ دووەمی ئێستا ڕێکارە ئیدارەکانی تەواو بووە لە ئیحالەکردن تایە. بەڵێ باشە من ئەپرسم پەیوەندی و هەماهەنگی نێوان گەشت و گوزار لەگەڵ شارەوانی کفری سەبارەت بە جێبەجێکردنی ئەو پرۆژانەی کە پەیوەندی بە گەشت و گوزارەوەیە چییە؟ کۆنتاکەوانەیە لەگەڵ بڵێن دایرەکان شارە ئاساییە زۆر ئاسایی و خۆشبەختانەی مش خەسڵەتی زۆر جوان لە کفریا هەیە کۆمەڵێک گەنج خۆبەخشمانەیە خۆبەخش نەمام لە خەریک نەمام ناشتنن هاوکارن بۆ نمونە لەسەر بەنداوەکە ڕێگایان چا کردووە هاوکارن بۆ دروستکردنی پارک شتێتریش هەیە خەڵک هەیە دەوڵەمەند بڵین دەستیان خۆش بێ پارکیان دروست کردووە لەسەر بەنداوەکە ئێستا ئەتوانە بڵێن بەنداوەکە قۆناغی باشی بڕۆ بۆی بێتە شوێنێکی گەشتیاری خەڵک ڕووی تێکات. بەڵێ کاک ڕەحیم ئەم ساڵ ئەگەر بەراوردی بکەین بە ساڵەکانی ڕابردوو چ گۆڕانکاریەک ڕوویداوە لە ڕێی گەشتیاریەوە و ئەمە وای کردووە کە گەشتیاران زیاتر ڕوو لە کفری بکەن؟ بەڵێ بە تاکید ئێمە دو ساڵ ڕابردوو فستیڤاڵی بازارمان نکرەوە یەکێکە لە هۆکارەکان بۆی گەشتیار ڕووی تێ بکات چونکە هەر بۆ هین نییە بڵێن ئابووری بێت خەڵک سەردان کفری بکات شوێنە مێژوویەکانە بینی ئەتوانێت سەردان بەندا باوە شاسوار بکات چونکە مەدا باوە شاسوار بەدەر لە پار ئێستاش ئیش باشی تیا کراوە خزمەت گوزاری تیا هەیە شوێن حەسانەوەی تیا هەیە ئەو دەرچێش وەک ئاماژەم پێدا ئێستا قۆناغەکەمی تەواو بووە یعنی بەردەوامین ئێمە لەسەر ئیشەکانمان بەردەوامین. باشە کاک ڕەحیم کۆڕنیشی بەنداوی شاسوار پێکەی تەواو ئەبێت ئەم پرۆژەیە لەم ساڵدا باوە شاسوار یاخو ساڵی داهاتوو قۆناغەکەمی تەواو بووە ئاماژەم پێدا قۆناغ دووەمی ڕێکاری ئیدارەکانی تەواو لە ئیحالەیە ئەو پرۆسەیەکە یعنی بەردەوامیە بێت لێ قۆناغان نییە. بەڵێ بەڵێ کاک ڕەحیم قۆناغ دووەمی عفو بەڵێ فەرموو قۆناغ دووەمی تەواوکرە بە قۆناغ یەکەم ئێمەش بەردوایە هەر ئەڕۆین تا بگەینە شێوەیەک
گونجاو بێ بۆ ئەوەی گەشتار تیا بەحەسێتەوە بتوانێت هەلی کاری تیا بڕەخسێ بۆ نمونە کافی تیادا بنێت ڕێستۆرانتی تیادا بنێت چەند قۆناغێکە لە خۆی لە خۆی ئەو کۆڕنیشە. بەڵێ کاک ڕەحیم وەک دەزانین و باسیشمان لەوە کرد لە پێشەکێکەیە باسمانەوە کرد کە چەندین شوێنی مێژووی هەیە تا چەند هەوڵتان ناوە ئەم شوێنە مێژوویانە بهێڵنەوە بە شێوەیەکی باشتر نۆژەنکردنەوەیان بۆ بکرێ و تا چەند وای کردووە کە گەشتیاران ڕوو لە کفری بکەن لە ساڵانی ڕابردووە بەشێک لە شوێنەکان نۆژەن نەکرابەوە باسەلەوە کرد چەندێک لە شوێنەکان نوێژنکردنەوەیان بۆ کراوە بەڵام هەمویان نا تا چەند هەوڵتان ناوە زۆرینە کاری لەسەر بکرێت و نۆژەم بکرێتەوە و زیاتر ببێتە هۆیەوەی کە خەڵک سەردانی بکە. خۆشببختانە بڕێوەبرایەتی شوێنەواری کفری بەردەوام لەسەر ئەو کارە هاوتەریب لەگەڵ یەکا ئیشەکەین لەسەر ئەو مۆزوعە ئەو شوێنانی وا دۆژەن کراوەتەوە کراوە سەرای کفری و تەقاوڵتی کفری شوێنتری شەیە ئەوان هەر بەردەوامن لەسەر جێگای تریش. بەڵێ باشە کاک ڕەحیم دەستەی گەشت و گوزاری هەرێم تا چەند هاوکارتان بۆ لە جێبەجێکردنی پرۆژە گەشتیاریەکان بە دڵنیایەوە هەرچ داواکاریەکمان کردووە لە نەک دەستە لە ڕێگای بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری گەرمیانەوە بە هەندوەریان کردو داواکاریەکانمان و دەستەی شەمانشیەوە. بەڵێ باستەلەوە کرد ساڵی ڕابردوو 2 ساڵ پێش ئێستا فستیڤالی بازارتان کردووە بۆی کە لەلایەنە ئابوووریەکەشەوە ئەو کەسانی کە کاریان نییە ببێتە هۆی هەلی کارێک بۆ ئەو کەسانە ئەم ساڵ ئەمە ئەکەن یاخود لە ئێستادا پێویستان پێینە یاخود ئەوە چۆنە چ گۆڕانکاریەکەیە؟ نا بەتەماین پێش کۆتایی سەر ساڵ فستیڤال دووبارە بکەین واتە لە کۆتایی مانگی 12 لە بەردەمەمانەیە بڵێ پلانەکان چۆنە ئامادەکاریەکان چۆن بۆم فستیڤالە؟ ئامادەکە لەگەڵ ئیداری شارە و ڕێکخرا و هاوکاری ئەڵمانیە خۆشببختانە ئەوان بە سوپاسەوە هاوکارن بۆ جێبەجێکردن کارەکە لە ڕووی بڵین بەکرێگرتنی ئەو کەپرانیەوە و خەڵکەتیا بۆ چەند ڕۆژە ئیشەکاتیایە. باشە کاک ڕەحیم هاوکارم سارا باسی فستیڤالی کرد من هەر لەسەر فستیڤال ئەوەستم باسمان کردو و ئاشکرایەکە کفری ناسراوە بۆی کە چەندین شوێنەواری مێژووی تێدایە بیرتان لەوە نەکردوێتەوە ئەگەر ئێستاش نەبێت لە داهاتوویی نزیکدا بێ فستیڤالی کللتوری بێ هوەری بێ ئەنجام بن کە ئەمەش کاریگەری ئەبێت لەسەر ڕاکێشانی گەشتیاری زیاتر بۆ کفری بە دڵنیایی ئیش لەسەر ئەوە شاکەین و تا چەند ئێمە زیاتر بتوانین شوێنەکان نۆژەن بکەین و ئەبێتە ژێرخانێک بۆ ئەوی بتوانین ئەو جۆرە فستیڤالانەیشە ئەنجام بدەین. فەرموو کاک ڕەحیم بۆچی تاکو ئێستا نەتانتوانیەوە بەشێکی زۆر لە ئەو شوێنانی کە باستان لێوە کرد نۆژەم بکرێتەوە تەنها بەشێکی کەمی ئەمانە نابێتە هۆی کە لە ناو بچن خێراتر؟ بەداخەوە ئێمەش یەکێکی لەو سێکتەرانی بووینە قوربان قەیرانی دارایی بە دڵنیایەوە قەیران دارایی کاریگەری خۆی بووە بەڵام ئێمە هەر لە بەرنامەمانە بووە ئەو شوێنانە بە هەندوەربگرین نۆژەم بکرێتەوە لەگەڵ طبعاً بەڕێوەبەرایەتی شوێنەواری کفریەوە. باشە کاک ڕەحیم باسەلەوە کرد کەسانێکن کە توانای داراییان باشترە هەوڵتان نەیەوە لەگەڵ ئەو کەسانە هەمامەنگیتان هەبێ بۆ چاکردنی ئەو شوێنانە؟ بەتاکید خۆشببختانە ئێستا لەسەر بەنداوەکە دوو پارکراوێکیان کۆمپانیای شێوە کردی ئەوی تریان کاکفایی قیسا خەریکن ئەنجامێنین بەڵێ کۆنتاکتمان هەیە لەگەڵیانەوە بە سوپاسەوە دەستیان خۆش بێ ئەو کارانیان کردووە. بەڵێ باشە کاک ڕەحیم باسی کەسانی خێرخوات کرد کە ڕۆلیان نەبووە لە دروستکردنی پارک بێ یاخود باغ بێ بۆ نمونە لە شاری کفری ئەی ڕێکخراوە ناوخۆی و نێودەوڵەتەکان هیچ هاوکاریان نەکردوون بۆ نمونە لە نۆژەنکردنەوەی شوێنەوارە مێژوویەکان یاخود بۆ ساڵی داهاتوو هیچ بەرنمەیەکی چەمەهنجێکتان لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە ئەبێ بۆ ئەوەی کە ڕۆڵیان هەبێت لە نۆژەنکردنەوەی شوێنەوارە مێژوویەکانی شاری کفری کە ئەمەش کاریگەری ئەبێت دەبێتە سەرچاوێک گواتنی گەشتیاران بۆ شاری کفری لە داهاتوودا. بەتاکید ڕێکخرا و هاوکاری ئەڵمانی ڕێکخرا و تیماشەوان پرۆژیان ئەنجامداوە لەسەر بەنداوەکە هەردوولایەن ڕێکخرا و MGO'n بەڵێ کاریان کردووە وە سوپاسەوە ئەو شوێتە فاکتەرێک بۆ ئەوی هاان گەشتیار بدات و شارەکە بکە. باشە
بەڵێ کاک ڕەحیم ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کفری لە ئێستادا چ کێشەیەکتان هەیە بۆتە هۆیەوەی کە نەتوان کاری زیاتر بکەن پێویستان بە چییە؟ وڵی کێشە ئێمە بست قەیران دارایی ئێمە قەیران دارایی هێشتوێتی ئەو پرۆژە و بەرنامانە هەیمانە بە بڵێم بە خاوی بڕاتیا ئەوەی لە پلانمان بۆ دانەوە خاو ئەڕات ئەوێ ئەگینا هیچ بەربەستێک داری و لەڕووی داواکارەکانمان سەر بەتاکید چونکە ئێمە ئەوەی بۆ ئاماژەم پێدا کۆنیش بەندا بەوە شاسوار بەشی یەکەمی تەواو بووە ئێستا قۆناغ یەکەمی تەواو بۆ قۆناغ دووەمە ئاماژەم پێدا لە تەندەرینە تەواو بۆ ڕێکارە ئیدارەکانی تەواو بووە ئەگەر قەیران و تەنگەژە دارایانە وایە ئێستا وێدەوارم ئەم شەر ئین بێت دەستی پێ بکەینەوە چکم تەواوکەرە بۆ یەکەم. بەڵێ کاک ڕەحیم کفری ناوچێکی استراتیژیە لە ناوچەی گەرمیان چەندین ڕێگای بەسەرەوەیە چ لە سلێمانیەوە بێ یاخود لە دیالەوە یاخود لە بەغداوە ئەمە وەک باسمان کرد کە گەشتیاریش ڕوو لە شاری کفری ئەەکەن ئەی بیرتان لەوە نەکردوێتەوە کە هۆتێلی زیاتر یاخود شوێنی مانەوەی گەشتاران لە شاری کفری دروست کرێ بۆ ئەوەی ئەمەش وا بێت کار ئاسانی زیاتر بۆ گەشتاران دروست بکە کە ئەگەر بێن و سەردانی ناوچە گەشتیاری و شوێنوارە مێژوویەکانی شاری کفری بکەن ئەو پرۆژەوە جەنابەت ئاماژی پێدا لەسەر کرد تایبەتە بێنی بەڵێ من خاڵ کفری وەک پێگەی جوگرافی نزیکە لە ناوەڕاست و دەوک بڵێ دەواازەیە لە ناوەڕاست و خواری و عێراق و پارێزگاکانی ئێمە هاوسنووی لەگەڵ پارێزگای دیالە و سەلاحەدینە ئەم ئەو جۆرە فستیڤال و ئەو کارانەوە ئەنجامێدەین ئەبێتە هۆکارێک ئەوان ڕابکێشین بێن بۆ ئێرە بەڵام ئەوەی هوتێل و ڕۆشتەران ئەوە لەسەر کردی تایبەتە مێنێ بتوانێت پرۆژانە ئەنجام بدات ومێداوارم لە ڕێگای کەناڵە بەرزەکەتان و ئەو کەسەی بەتەمای جۆرە پرۆژانە بکات بێت لە کفریا ئەنجامی بدات و بیکات. بەڵێ کاڕحیم باسەلەوە کرد کە ئەم ساڵ چەندین پرۆژەتان کردووە و گۆڕانکاری بووە ئەمە ئەم ساڵ کاتە بۆ ساڵی نوێ چ پلانێکتان هەیە باسەلەوە کرد تا مانگ کۆتایی مانگی 12 فستیڤال پلانی فستیڤالتان هەیە بۆ ساڵی 2026 هیچ پلانێکتان هەیە یاخود ئەگەر هەتانە پلانانە چین؟ ئێمە ئەوەی ئیش لەسەری بکەین بەڕاستی کۆرنیش بەنداو بەوە شاسوارە چونکە ئەوە وەک ئەبێتە ژێرخانێک بۆ گەشت و گوزار لە چەند قۆناغێکشە ئەوەی بە هەند وەرمانگرۆ ئێستا ئەوەیە بەڕاستی چونکە قۆناغ دووەم بە دوایە ئەبێکەوێتە ساڵ تازەوە ئومێداوەرم دوای ئەوە بتوانین شتر بکەین جوانکاری تا بێن قۆناغ سێم و بە دوایە بێتەوە. بەڵێ کاک ڕەحیم من ئەمێ ئامارێکم بیتێ لەسەر هاتنی گەشتیاران لە ماوەی ئەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو زیاد بووە کەمی کردووە؟ بەڵێ زیاد بووە نانە زیاد بووە بە دڵنیایی زیاد بووە ئەوە جێ خۆشحاڵی زیاد بووە بەڵێ زیاد بووە بەتاکید ئێمە لەسەر ڕۆشنایی بۆ فستیڤالەوە کردمان پار زیاتر بوو لە پێدان بڵێ ئەوە دڵخۆشکەرەوە بەڵێ بەڵێەوە جێ خۆشحاڵێ بڵێ بەڵێ کاک ڕەحیم کەواتە لە ئێستادا تەواوی پرۆژە گەشتیاریەکان ئەوانەی کە باسە لێوە کرد بەشێکی زۆریان جێبەجێ کراون و بەشێکی دیکەیان ماوەن کەواتە چ داواکاریەکە هەیە بۆی کە بودجە دابین کرێەوە ئەو کێشە ئابوووریانی کە هەتانە بۆتان چارەسەر بکرێ بۆی تەواوی ئەو پلانانی کە هەتانە ئەنجام بدرێ؟ بە دڵنیایی هەر پرۆژەیەک لەسەر دوو پێگەیە پلان و بودجە ئێمە پلانەکەمان هەیە و خۆشببختانە ئیشی تیاکەن ئێستا ئەگەر بودجە دابین بکرێت بە دڵنیاییەوە بەردەوامە بین و ئینشاڵە خزمەت زیاترەکەی. بەڵێ کاک ڕەحیم من پرسیارێکی گرێگم لا دروست بووە ئەو ناوچە گەشتارانەی کفری یاخود شوێنارە مێژوویەکان توانی وتانە لە چوارچێوەی پرۆشەرێک یاخود ئەلبومێکە کۆی بکەنەوە و بۆ نمونە بە کوتی باسی شوێنەوارە مێژوویەکانی شاری کفری بکەن بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە باشوور و ناوەڕاستی عێراق لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان باگراوندێکیان هەبێ یاخود زاناریان لەسەر ئەو ناوچانە هەبێت کە ئەمەش کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە گەشتیاری زیاتر ڕوو لە شاری کفری بکە بۆ نمونە بەرچاوڕوونی هەبێ سەبارەت بە شوێنەوارە گەشتیاری و مێژوویەکان لە شاری کفری؟ بەڵێ پرۆشەر و ڕێبەریمانەیە بە زمانەکان عەرەبی و کوردی لەسەری نووسراوە و ئینگلیزیش لەسەری نووسراوە بۆ هەر گەشتیارێک بێت بە وێنەشی لەسەرە
بەڵێ هەمانەوانە لیژنەی تایبەتشمانێ لە بۆنەکانە کاتی بڵین ئەو گەشتیار ڕوو بکا لە هەریە یا بێت بۆ کفی لە بازەکان پێشوازیان نەکەن و پیانە دێنەوە پرۆژە و ڕێبەریە. بەڵێ کاک ڕەحیم لەگەڵ شارەکانی دنیای لە جیهانە دەستە خوشکتان هیچ کردووە لەگەڵ شارێککە یاخود هەنگاوتان بۆ ئەوە ناوە کە کفریش دەستە خوشیە بێت هاوشێوەی شارەکانی تر چونکە بۆ پێی کە کفری باسمان کرد شارێکی مێژوویە ئەوەی لەگەڵ ئەوەی بڵێن تا ئێستاکە لەگەڵ ڕۆژهەڵاتە شارەکان ڕۆژهڵات ئەو فستیڤال ئەوان هاتوون بەڵام تهدید بزە بن خوشکە ئەوە هێشتایی نەبووە لام بەڵام هەماهەنگی لە فستیڤالەکە لە ڕۆژگەڵات هاتووە. بەڵێ زۆر سپاس بۆی کە ئەم بەیانە لەگەڵمان بوون هیوادارین تاوای کێشەکانتان چارەسەر بێت و بتوانن تەواوی ئەو شوێنە مێژویانەی کە هەیە بهێڵنەوە و نۆژەم کرێتەوە وەکو خۆی. ڕەحیم کەریم بەڕێوەبەری گەشت و گوزاری کفری زۆر سپاس. دەستان خۆش بێ و